مێناپۆلیس و شارەکانی تر لە سەرانسەری ئەمریکادا بۆ بەریاردان لە کەیسی دێرێک شۆڤین خۆیان ئامادە دەکەن. لە هەندی ناوچە باری ئاسایش تۆنتر کراونەتەوە لە کاتێکدا شۆڤین چاوەڕێی زانینی چارەنووسی دەکات لە کەیسێک کە بۆ هۆی بێزاری دەربڕین لە سەرانسەری جیهاندا. ئەو ڕوبەڕووی چەندین ساڵ زەندانیدایە ئەگەر بێت و تاوانبار بکرێت. ئەو دەرەنجامەی کە ئێمە لە کەیسی دێریک شۆڤیندا چاوەڕێی دەکەین ئەوەیە لە کوشتنی جۆرج فلۆیددا تاوانبار بکرێت، چونکە ئێمە لەو باوەڕداین کە دەتوانێت پێشینەیەک بێت ئەمریکا لە کۆتاییدا پابەندی بەڵێنی بێت لە ئازادی و دادپەروەریدا بۆ هەمووان. داواکاری گشتی گەواهیدەرانی بانگ کرد کە دەڵێن فلۆید مرد چونکە شۆڤین ئەژنۆی لەسەر ملی فلۆید بوو ماوەی فەرتر لە 9 خولەک دانابوو و ئۆکسجینی لێبڕا. گەواهیدەران دەڵێن فلۆید بە بەردەوامی هەناسە بڕکی بوو کە ناتوانێت هەناسە بدات، بەڵام پارێزەری بەرگری دەڵێت فلۆید بەهۆی جەڵتەی دڵەوە مرد کە بەهۆی بەرزەی فشاری خوێن و بەکارهێنانی کەرەستەی هۆشبەرە. شۆڤین فلۆیدی بە گومانی بەکارهێنانی 20 دلارێکی ساختە لە بانگی 5 ڕابردوودا دەستگیر کرد. دەستگاکانی پۆلیس لە سەرانسەری ئەمریکا خۆیان لە بارودۆخێکی سەختە دەبینن. ئامادەکاری بۆ خۆی پیشاندانە دەکەن کە لە دژی خودی پۆلیس ئەنجام دەدرێن. ئەوە بە تایبەتی لە شارانێک وەکو ڤرگەسنی مزۆری ڕاستە کە کوشتنی کەسانی ڕەشپێست بەدەستی پۆلیسەوە بینیوە. ئەوەش بارودۆخێکی سەختە بۆ ئێمە کە سەوادی لەگەڵدا بکەین و ئێمە هەمومان چاودێری دادگایکردنەکە دەکەین بۆ ئەوەی ببینن شتەکان چۆن کۆتایی پێدێت و بۆ تێگەشتنی کە ئەگەر دێریک شۆڤین تاوانبار نەکرێت ڕەنگە ئێمە بێزاری دەربڕینێکی هەڵقوڵاو لەو بڕیارەدا ببینین ئەگەر بەو شێوەیە بڕوات. بێهیوایی و تووڕێی لەبارەی مردنی فلۆیدەوە بە کەمێرەکانی تر لەو کەیسانەی کە هێزەکانی ئاسایش دەستیان تێدایە لە کاتێکدایە ڕێبەرانی کانگرس لە هەردوو پارتەکەوە لەسەر پرۆسەی یاسای چاکسازی پۆلیس دانوستاندن دەکەن. یاسای دادپەروەری جۆرج فلۆید لە کردداری پۆلیسدا کە ڕێگەنادات بە ملچۆڕاندن و هەناسە بڕگی و دادانی تۆمارکراوەیەکی نیشتمانی بۆ بەدڕەوشتی پۆلیس و پێوانەکانی تر کە لە مانگی سێ لە ئەنجومەنی نوێنەران بەبی هیچ پشتگیریەکی کۆماریەکان پەسەند کرا. بۆ ئەوەی لە سناتدا پەسەند بکرێت بەلای کەم پێوەستی بە پشتیوانی لە کۆماریەکاندایە.